جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کوژران و برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان، سەپاندنی سزای زیندان بەسەر 5 بەندکراوی شۆڕشی ژینا لە ئیلام، ئاگردانی قامیشڵانەکانی تاڵاوی نەغەدا، گەڕاندنەوەی دۆسیەی 4 بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام بۆ پێداچوونەوە، برینداربوونی 53 کرێکار بەهۆی تەقینەوە لە کارخانەیەکی فەردیس، کۆبوونەوەی دژبەرانی نەتانیاهۆ لە تەل ئەڤیڤ و تێکەڵچوونی نەیارانی حیزبوڵڵا لەگەڵ هێزەکانی ئەو گروپە لە بەیروت. درێژەی هەواڵەکان. کوژران و برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان. 2 کۆڵبەر بە ناوەکانی میرزا ئەحمەدی تەمەن 43 ساڵ و شۆڕش خەرگوشی خەڵکی سەڵماس بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە گیانیان لەدەستا. لەلایەکی دیکەوە کۆڵبەرێکی مێرمەنداڵی خەڵکی پاوە بە ناوی سۆران دانێشمێهر تەمەن 18 ساڵ بە فیشەکی سەرکوزگەرانی ڕژیم لە سنووری نەوسود بریندار کرا. بەپێ راپۆرسەکان ڕۆژی شەمە 16 بەفرانبار کۆڵبەرێکی خەڵکی گوندی دەشەی سەر بە شارستانی پاوە بە ناوی سۆران دانێشمێر بە فیشەکی جەنگی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. هەروەها بەیانی سێشەمە 19 بەفرانبار کۆڵبەرێکی تەمەن 33 ساڵی خەڵکی گوندی زاویەجیکی سەر بە شارستانی سەڵماس بە ناوی شۆڕەش خەرگوشی بە 2 فیشەکی جەنگی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی کوژرا. بەیانی چوارشەممە 20 بەفرانبار کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی میرزا ئەحمەدی لە سنووری زەڵێ بە دەستڕێژی گولەی هەنگی مەرزیگیانی لەدەستا. شایانی باسەکە ناوبرا و خێزاندار و باوکی 2 منداڵە. سەپاندنی سزای زیندان بەسەر 5 بەندکراوی شۆڕشی ژینا لە ئیلام. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەدگای ئینقلابی ئیلام، سزای زیندانی بەسەر 5 بەندکراوی شۆڕشی ژینا بە ناوەکانی عەزیم یادگاری، سەعدوڵڵا ئاینی، حوسەین باپیروەند، فەرشاد ئاینی و دکتۆر بەختیار محەممەدزادەدا سەپاندووە. ڕۆژی دووشەممە 18 بەفرانبار دادگای ئینقلابی ئیلام سزای زیندان و دوورخستنەوەی بەسەر 8 بەندکراوی شۆڕشی ژینادا سەپاند. راپۆرتی 3 کەسیان بە ناوەکانی ناسر ڕەزایی، وەحید چاوەڕان و محەممەد حوسەین حاسلی کە سەرجەم بە 36 ساڵ زیندان و دوورخستنەوە بۆ شارەکانی مەشهەد، زاهیدان و کرمان مەحکوم کرابوون بڵاوکرایەوە. بەپێی حکمی دادگا عەزیم یادگاری بە 10 ساڵ و سەعدوڵڵا ئاینی بە 12 ساڵ زیندان، حوسەین باپیروەند و فەرشاد ئاینی هەردوو خەڵکی دێهلۆران و دکتۆر بەختیار محەممەدزادە خەڵکی دەڕەشە هەر یەکەو بە 2 ساڵ زیندانی تازیری مەحکوم کراون. ئاگردانی قامیشڵانەکانی تاڵاوی نەغەدا. ئێوارەی ڕۆژی سێشەمە 19 بەفرانبار تاڵاوی نەغەدا لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردرا و زیانێکی زۆر بەر سروشتی ناوچەکە گەیشت. بەوتەی ژینگە دۆستانی شارستانی نەغەدا کەسانی نەناسرا و ئاگریان لە قامیشڵانەکانی تاڵاوی نەغەدە بەرداوە و ناوچەکەیان بەجێ هێشتووە. ژینگە دۆستان و چالاکانی مەدەنی لە ماوەیەکی کەمدا خۆیان گەیاندوتە ئاگرەکە، بەڵام تا درەنگانی شەو کۆنتڕۆڵ نەکراوە و زیانێکی زۆر بە بوونەوەر و سروشتی ناوچەکە گەیشتووە. گەڕاندنەوەی دۆسیەی 4 بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام بۆ پێداچوونەوە. مەسعود شەمسنژاد، پارێزەری موحسین مەزلوم، پژمان فاتحی، وەفا ئازەربار و هەژیر فەرامەرزی ڕۆژی سێشەمە 19 بەفرانبار ڕایگەیاند داواکاری خۆی بۆ گەڕاندنەوەی دۆسیەی ئەو 4 بەندکراوە سیاسیە بە مەبەستی پێداچوونەوە بە حکومەکەیان ڕادەستی دیوانی باڵای وڵات کردووە. ئەو پارێزەرە بە ئاماژەدان بە دەستڕاگەیشتنی بە پەروەندەی ئەو زیندانیە سیاسیانە ڕایگەاندووە کە سەرەڕای ئاستەنگیەکانی ئێستا دووبارە دادگایکردنەوەیان بە ئاماژەدان بە یەکێک لە بەرگەکانی یاسایی سیستمی قەزایی کۆماری ئیسلامی تۆمارکراوە. مەسعود شەمسنژاد هەروەها وتی ئەمە دەرفەتێکە و هیوادارە کە حکمی ئێعدامی ئەو 4 بەندکراوە ڕابگیرێت. گیانلەدەستانی سێ هاوڵاتی لە ڕووداوی هاتوچۆی جادەی سەقز دیواندەرە. ڕۆژی سێشەمە 19 بەفرانبار بەهۆی پێکدادانی نێوان 2 ئۆتۆمبیل لە جادەی سەقز دیواندەرە سێ هاوڵاتی بوونە قوربانی. بە پێی زانیاریەکان ڕووداوەکە لە نێوان سواریەکی پژۆ
تانکرێکی سوتەمەنی ڕوویدا و 3 سەرنشینی پژۆکە دەست بەجێ گیانیان لەدەستداوە. چەند ڕۆژ لەوە بەریش 2 ژنی خەڵکی سەقز لە جادەی نێوان مەهاباد بۆ ورمێ لە ڕووداوێکی هاوشێوەدا گیانیان لەدەستا بوو. نەبوونی ئیمنی لە جادەکانی کوردستان و ناستانداربوونی ئۆتۆمبیلەکانی بەرهەمی نێوخۆ سەرەکی ترین هۆکارەکانی چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی هاتوچۆ لە ئێرانە. کۆبوونەوەی کرێکارانی ڕسمی نەوت لە شرکەتی فەلاتی قارە. کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە شرکەتی فەلاتی قارە ڕۆژی سێشەمە 19 بەفرانبار بۆ جارێکی دیکە لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خاننشینی، بەکردەوە دەرهاتنی مادەی 10 ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، لەسەر کار لابردنی بەڕێوەبەرانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانشینی بوون. برینداربوونی 53 کرێکار بەهۆی تەقینەوە لە کارخانەیەکی فەردیس. ڕۆژی سێشەمە 19 بەفرانباری 1402 تەقینەوەیەک لە کارخانەی بەرهەمهێنانی کەرەستەی جوانکاری و بێهداشتی سیمین دەشت لە فەردیسی کەرەش ڕوویدا و بەهۆیەوە 53 کرێکار بریندار بوون. بە پێی زانیاریەکان تەقینەوەکە بەهۆی تێکەڵاوی گازی بووە و دەست بەجێ کارخانەکە ئاگری گرتووە. پاش گەیشتنی هێزەکانی ئاگر کوژێنەوە و فریاکەوتنی خێرا ڕێژەی بریندارەکان 23 کەس ڕاگەیەندرا. بەڵام شەوی ڕابردوو میدیاکانی ڕژیم ڕایانگەیاند کە ئاماری بریندارەکان بۆ 53 کەس هەڵکشاوە و باری تەندروستی چەند کەسیان ناجێگیرە. هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر 2 چالاکی خوێندکاری و سیاسی لە تاران. ڕۆژانی دووشەممە و سێشەممە 18 و 19 بەفرانباری 1402 هێزە ئەمنیەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ماڵی 2 چالاکی خوێندکاری و سیاسی بەناوەکانی محەممەد شەباهەتی و سیامەگ ئەمینی و وێڕای ڕەفاندنی محەممەد شەباهەتی دەستیان بەسەر کەلوپەلی شەخسی هەردوو چالاکەکەدا گرت. بە پێ زانیاریەکان هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی محەممەد شەباهەتی خوێندکاری بواری ئینسان ناسی زانکۆی تاران و وێڕای دەستبەسەرکردنی ناوبرا و کەلوپەلە شەخسیەکەیان لێزدەوت کردووە. ڕۆژی دووشەممەش هێزە ئەمنیەکان هێرشیان بردە سەر ماڵی بەندکراوێکی دەیە-60 بە ناوی سیامەگ ئەمینی و سرەڕای زەوتکردنی مۆبایل و لەپتاپەکەی ناوبراویان بۆ دادگای ئینقلابان کێش کردووە. پاش تەقینەوەکەی کرمان شەپۆلێک لە سەرکەوت و ڕفاندنی چالاکانی سیاسی و مەدەنی لە ئێران دەستی پێکردووە و لە ڕۆژانی ڕابردوودا پتر لە 76 کەس لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانەوە ڕفێنراون. هەروەها 108 کەس بۆ ناوەندە قەزایەکان بانکێشت و 537 ماڵپەڕ داخراوە و 2 ناوەندی کسبووکار لە مازەندەران و خۆراسانی جنوبی پڵۆم کراون. زۆرترین بەندکراو لە پارێزگای ئیسفەهان بە 35 کەس، خۆراسانی جنوبی 9 کەس، تاران 1 کەس بە ناوی محەممەد شجاع کە پزیشکی منداڵان بووە. سەپاندنی سزای زیندان بەسەر منوچێر بەختیاری و خالید پیرزادە. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژیم خالید پیرزادەی بە 5 ساڵ و 8 مانگ زیندان و منوچێر بەختیاری بە 18 ساڵ زیندان و شەلاق مەحکوم کردووە. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ خالید پیرزادە بەندکراوی سیاسی پێشوو لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەی بە 5 ساڵ و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام بە 8 مانگ زیندان مەحکوم کردووە. لەلایەکی دیکەوە لەقی 1 دادگای ئینقلابی کەرەج منوچێر بەختیاری باوکی دادخواز و زیندانی سیاسی بەندکراو لە زیندانی قەزوێنی بە تۆمەسەکانی پێکێنانی گروپی نایاسایی بۆ تێکدانی ئاسایش و ئەمنیەتی وڵات، بڵاوکردنی پڕۆپاگەندا دژ بە نیزام، تەبلیغ دژی کۆماری ئیسلامی، هاوکاری لەگەڵ گروپەکانی دژبەری ڕژیم و تێکزانی بیر و ڕایگشتی سەرجەم بە 18 ساڵ زیندان و 74 زەربە شەلاق مەحکوم کردووە. پشتڕاستکردنەوەی حکمی 45 ساڵ زیندانی 3 چالاکی مەدەنی لە ئێران. بەپێی راپۆرتی هێرانە حکمی 45 ساڵ زیندانی 3 چالاکی مەدەنی بەناوەکانی ڕەزا محەممەد حوسێنی، مەحبوبە ڕەزایی، سەمانە نەوروز مرادی لە دادگای پێداچوونەوەی پارێزگای تاران پەشڕاست کراوەتەوە. بەپێی حکمی پێشووی لە قەی 36 دادگای ئینقلابی تاران ڕەزا محەممەد حوسێنی، مەحبوبە ڕەزایی و
سەمانە نەوروز مرادی سەرجەم بە 45 ساڵ و 3 مانگ زیندان و جەریمەی ماڵی محکوم کرابوون. لەو حکومەدا ڕەزا محەممەد حوسێنی بە 14 ساڵ و 6 مانگ زیندان و جەریمەی ماڵی، محبوبە ڕەزایی بە 19 ساڵ و 9 مانگ زیندان و جەریمەی ماڵی و سەمانە نەوروز مرادی بە 11 ساڵ زیندان سزا دراون. کۆبوونەوەی دژبەرانی نەتانیاهۆ لە تەل ئەڤیڤ. ڕۆژەی سێشەممە 19 بەفرانبار هاوکار لەگەڵ دیداری ئانتۆنیۆ بلینکن وەزیری دەرەوەی ئامریکا لەگەڵ نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە شاری تەل ئەڤیڤ دژبەرانی شەڕ لە بەردەم شوێنی کۆبوونەوەکە خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان دەیان کەس لە بنەمەڵەی دیلەکانی دەستی حەماس و کۆمەڵێک لە دژبەرانی شەڕ بە کۆبوونەوە لە بەردەم کۆشکی سەرۆکوەزیرانی ئیسرائیل خوازیاری ڕاگرتنی شەڕ و ئازادی ئازیزانیان بوون. بەشداربوانی ئەو خۆپیشاندانە حمایەتەکانی ئامریکایان لە دەوڵەتی نەتانیاهۆ محکوم کرد و خوازیاری ڕاگەیاندنی خەیرای ئاگربەست بوون. دوهاوەمان سەبارەتە بە تێکەڵچوونی نەیانانی حیزبوڵڵا لەگەڵ هێزەکانی ئەو گروپە لە بەیروت. ڕۆژی سێشەممە 19 بەفرانبار کۆمەڵێک لە دژبەرانی حیزبوڵڵای لۆبنان لە بەیروت خۆپیشاندانیان کرد، بەڵام هێزەکانی حیزبوڵڵا هێرشیان کرد سەریان و تێکەڵچوون ڕوویدا. بە پێی زانیاریەکان دژبەرانی حیزبوڵڵا لە کۆبوونەوەکەیاندا دژایەتی خۆیان لەگەڵ شەڕ لەگەڵ ئیسرائیل نیشاندا و ڕایانگەاندووە کە نایانەوێت لوبنانیش هاوشێوەی غەزا وێران بکرێت. لوبنان بە قەیرانێکی بێوێنەی ئابووریدا تێپەڕ دەبێت و تواناوی شەڕێکی وێرانکەری نییە. لە بەرامبەردا هێزەکانی حیزبوڵڵا هێرشیان کرد سەر خۆپیشاندەران و کۆمەڵی کەسیان دایە بەر لێدا. هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بشین.